کێشەی زۆر بۆ میدیاکاران دروستەکرێت. دوای چەندین ساڵ بەسەر تێپەڕبوونی وادەی کۆنگرا لە کۆتاییدا بڕیاردرا سندیکەی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان کۆنگرەی خۆی ببەستێت. پشتیەوە دەکەم ئەوانەی ڕۆژنامەنووسی فعلین ئەوانە بنێ کۆنگرا نەک ئەوانەی مۆزەفن نسبنێ تا سعات 3. بەپێی زانیاریەکان بڕیار وایە لە مانگی 11ەم ساڵ کۆنفرانس و کۆبوونەوە گشتەکانی سەرجەملقەکانی سندیکا تەواو بێت و لە سەرەتای ساڵی داهاتوو سندیکای ڕۆژنامەنووسان کۆنگرەی تایبەت بەخۆی ببەستێت. سندیکا لە مانگی 11ی ساڵی پار بڕیاری داوە بە مەدەی ڕێکارەکان بگرێتە بەر بۆ بەستنی کۆنگرەی خۆی. بۆ ئەمە بەستە بڕیارمان داوە 16ی 11 ئەم مانگە لە هەولێر وەکو پلینۆمێکە یا کۆنگرەیەکی کچکەترە یان کۆنفرانسێکە دەبەسترێت. دوای مانگی 11 پلێنەمەکە تەواو بوو و جۆری ئشتراک دیار بوو ئەندامانی فعلی کۆنگرە دیار بوو ئەو وەختی ئێمە تەمسیلەکەی تحلیل دەکەین. ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستانیش ناڕازین لە دواکەوتنی کۆنگرەی سندیکای ڕۆژنامەنووسان و پێیان وایە هەر دەستگایەک وادەی یاسایی خۆی بەسەر چوو سنگ و قورسایی خۆی لەدەست دەدات لای حکوومەت و ئەندامانی بۆیە بە پێویستی دەزانن بە زووترین کات سندیکا کۆنگرەی خۆی ئەنجام بدات. ئەم دواکەوتنی هەڵبژاردننی سەدەکەی ئەمزاری ڕۆژنامەنووسانی کوردستان دەگەڕێتەوە بۆ ڕێگەنەکەوتنی یەکێتی پارتی چکە ئەوان بە تەنسیق ڕێک دەکەون لە هەڵبژاردننی هەر سەندیکایەکدا ئینجاکەی ئەوان گەشتە ڕێکەوتن هەڵبژاردن ئەنجام دەدرێتن کەمە ڕێکخراوی پیشەیە پێم وایە هەر سەندیکایەکە ڕێکخراوێک ئەگەر لە وادەی خۆیدا هەڵبژاردننی بۆ نەکری ئەنجام بدرێت ئەمە متمانی خۆی لە دەستدا شەرعیەتی نامینێەوە ئەو تەڕەفەی کارێکە دەکات سیقەی پێناکاتن و کارکردن لەگەڵیدا زۆر بەهێز دەبێتن بۆیە پێویستە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە وادەی هەڵبژاردننی تێپەڕێەوە پێویستە ئەم هەڵبژاردنە ئەنجام دادن بۆی جارێکی دیکە بتوانێت بێتەوە ناو ڕۆژنامەنووسان و زۆرێک متمانە دروست بکە لەلای ڕۆژنامەنووساندا. سندیکای ڕۆژنامەنووسان لە ئێستادا نزیکەی 8,000 ئەندامی هەیە و لا زۆرێک لە شار و شارۆچکەکان لقی تایبەتیان هەیە و کاری سەرەکیان ڕێخستن و بەرەو پێشبردننی کاری میدیایە لە هەرێمی کوردستان. عیمران ئەمیر کەناڵی یاسمانی پەیام هەولێری پایتەخت.